نرخی گۆشتی سوور لە بەرزبوونەوەی بەردەوامدایە. هەر کیلۆیە گۆشتی سوور لە بازاڕەکاندا گەیشتووە بە 20,000 دینار. بەڵام لە هێندێک گۆشتفرۆشی جیاوازی هەیە و هێشتا نرخەکە بە 7,000 و هەشە بە 18,000 و هەشیانە بە 19,000 دینارە. گۆشتفرۆشێک دەڵێت ڕاستە نرخی زیندەقەپان گران بووە و بەگشتی نرخی ئاژەڵ بەرز بۆتەوە، بەڵام ئەوانەی هەرزانتر دەیفرۆشن لەوەی چاودێری بازرگانی دیاری کردووە کەوتوتە سەر ویژدانی گۆشتفرۆشەکان. گۆشت نوعی زۆرە، هەیە مەڕە، هەیە بەرخەیە، کاوڕێگیسکە دەوری هەیە. ئەس ئەم گۆشتەی من ئەمە بەرخە، ئەنی کەسە شارەزابێ زانکەمە گۆشتی بەرخە و ئەو گۆشتی ژۆرەکەی ناسکە. من ئەم بە 18,000 گۆشت ئەم بە 18 لە هەنێ شوێن بە 20 بۆ بە 20 کابرا یەکەم کرێ دوکانەکەی لەوانێ زۆر بێت، دوم هەیە دوو بوو بڵین لە بۆ شتەکەی هەرزانترە فرۆشەیە. بەڵام من ئێستا لە بەکەش و دووگەکەشی تقریبان 2000 خستۆتە سەر، پێشتر بە 10,000 بۆ کردومە بە 12 لە بە بەدە بۆ کردومە بە 12 ئەو 2000 ئێخێنەوە سەر ئەو بۆی گۆشتەکە بە ئام گران نەبێت. ئێستا من ئەم گۆشتە بم بە 20,000 کرێکارە بە 25 ژەکە. کیلۆی بەشی ماڵەکەشی ناکە، یەک ڕۆژ ئیشکا کرێکاریکە بلۆ بەرێتە سەرەوە بۆ کیلۆی گۆشت ئەمە ناکرێت. چاودێری بازرگانی سلێمانی نرخی گۆشتی سووری بە 20,000 دینار دیاری کردووە کە هاوڵاتیان گلەیان لە نرخەکەی هەیە. بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی دەڵێت بەم نزیکانە نرخی گۆشتی سوور دادەبەزێت. ئاژەڵێکی زۆر لە ئەرمینیاوە کڕدرا و دەهێنرێتەوە سلێمانی. پێشبینیش دەکات نرخی گۆشت ببێتەوە بە 15 بۆ 16,000 دینار. یعنی سەبەبی ڕئیسی بەرزبوونەوەکە کەمی ئاژەڵە. یعنی ئەگەر ئاژەڵی زۆر هەبوایە لەمانی ئاژەڵەکە ئەم کێشەیە دروست نابوو. یعنی ئێمە ئەو گۆشتفرۆشانە دوێنێ و پێرە هاتوونەتە لامان ئەڵێ موجود نییە. یعنی هەتا ئێمە هەتا بازرگانیشمان ئاگادار کردوێتەوە بە هیچ شوێنێڵن ئاژەڵ لە ساری سلێمانی و بڕۆ بۆ خواری عێراق و شوێنەکانی تر، چکە ئێمە پێداویستی خۆمان پڕ ناکەینەوە چجە لاوەی بکە برێت دەروی هەرێم. ئەوەی کە فەرقی هەیە لە نرخەکانە ئەم بوونی موادەکانی ترە بۆ نمونە لەوانێ دووک بێ، لەوانەیە لە بەبێ، لەوانێ سنگ بێ، لەوانەیە پشتە مەغزەکان فەرقی هەبێ لەگەڵ شتێکی گەردەمل بێ، ئەمانە هەمووی بۆ شوێدانراوە. بەدڵنیایە و نرخی گۆشت دابەزین بەخۆوە بینێتەوە 20 ئەبێ بەچە ئەگەر بێت لەوانێ بێتەوە بە 16 و 17. ڕۆژانە سلێمانی پێویستی بە 120 تان گۆشتی سوور هەیە لەسەر ئاسی پارێزگەکانی کوردستان لە پلەی یەکەمی مەصرفی گۆشتی سووردایە، بەڵام ماوەی مانگێکە بەهۆی گرانی نرخەکەی خواز لەسەری کەم بۆتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.